تەندروستی پزیشکان یەکێ لە هەرە کادیرە باش و دڵسۆز و بە ئەمەک و ماندووەکانی خۆی لەدەستدا بەهۆی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە یەکەم کەس بەرەنگاری هێڵەکانی کۆرۆنا بووە کاک دکتۆر ڕەنج بوو لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆناوە لە فڕۆکەخانەی سلێمانیەوە کە ئێمە ڕێکارەکانمان دەست پێ کرد. ئەتوانم بڵێم ئەو یەکەم هێڵی بەرگریکردنی کۆرۆنا بوو کە دوجار ئاکامەکەی خۆی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دوای ماندوو بوون و دوای ئەوەی کە فترێکی زۆر بە هیلاکی لەژێر چاودێری پزیشکی دامایەوە دوێنێ شەو و گیانی سپات بەداخەوە ئێمە لە دەستدانی ئەم جۆرە کادیرانە کەلێنێکی گەورە دروستەکەن لە ناو ناوەندەکانی تەندروستیدا و دروستکردنەوەی کادیری لەو جۆرانە ئەستەمال. ڕەنج ئەنوەر حەمە سەعید چنارە ماوەی 15 بۆ 20 ساڵە بێ خزمەت دەکات لە بواری تەندروستیە لە خەستخانەکانی شۆڕش لە بواری نەشتەرگەری و واروەها بەڕێوەبەری تەندروستی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیش بوو. ماوەی چەند ڕۆژێک لەمەوە پێش تووشی ئەم پەتای نەگریسی کۆڕۆنایە بوو. پاش مانەوەی چەند ڕۆژێک لە خەستخانە ئەم شەو کۆچی دوایی کرد. کوڕێکی زۆر ئیجتیماعی، کوڕێکی زۆر بە خزمەت بوو، زۆر بەخەم ئیشەکەی خۆی و بەخەم هاوڵاتیانەوە بوو. مەسپاسی هەموو ئەو کەساناکەین کە بەشداریان کردووە، هەموو لایەنەکان و هەموو ئەو هاوڵاتیانی کە بەدەمانەوە هاتون چ لە خەستخانە چ لە سەر قەبران چ ئەم ڕۆژانە لەگەڵمانە بووە. زۆر سپاسی گەورە بچووکی هەموو لایەک ئەەکەین. واروەها پەیامیشان بۆ هاوڵاتیان ئەوەیە کە خۆیان بکوتن تا ئەتوانن خۆیان بپارێزن، تا ئەتوانن تاکپارێزی بکەن لەم نەخۆشیە.